مەسەلەی وەسوەسە مەسەلەی یعنی تابرەی کێشەی لە بۆ جەمیعی مسلمانان کەوا شەیتان بە وەسوەسە فێ لە مسلمانە نەکات. ئەوجا کەسی مسلمان بتوانیت هەر وەکو خۆش کە دەرێ لا یەزال اليەقین بالشەک، یەقین بە شەک و گومان لا ناچیت. ئەمە چ بکەین ئەگەر یەقینمان لەسەر شتێکی هەبیت کە ڕاست نییە بەڵام شەیتان وەسوەسەی زۆر لێ دروست بکات؟ ئیهمالکردن قوربانگیان باشترین چارەسەر بۆ وەسوەسە ئیهمالکردنە. باشترین بۆ نمونە تۆ فاتیحات خوێندووە، باشە لە ناو نوێژەکەی فاتیحات خوێندووە، وەسوەسەت بۆ دروستە بێ ئەڵێی وەڵایی فاتیحاکەم بە غەڵەت خوێند، دووبارەی مەکەرەوە، وەرە تۆ ڕقە بەڕقەی لەگەڵا بکە لەگە شەیطانە، باشە بڵێ من بە قسەت ناکەم، دووبارەی مەکەرە و یەکسەر بڵێ الله ئەکبەر بڕۆ بۆ ڕکوع، باشە بەو شێوازە قەنەعات بە خۆت کە دەستنوێژێکت هەڵگرت وەسوەسەی بۆ دروست کرد بۆ خوایەوە بزانم دەستنوێژەکەم شکا، بڕۆ ئاوا بڵێ بە قسەت ناکەمەوە من ڕۆم دەستنوێژەکەش ناشۆرم و نوێژەکە مەکەم. بەڵێ یعنی هەتا بتوانیت دژایەتی بکەی، حتا ئەتوانیت یعنی بتوانیت دژایەتی کەی چاکە کە دژایەتیت کردیتر نامێنێتەوە. ئەی نادێسا بۆنە هەیە وەسوەسەی بە پیسی و بە پاکی هەیە، باشە ئەڵێ ئەو عەرزە پیسە دانانیشم لەسەری، تۆ بڕۆ عینادی لەسەرکە دابنیشە لەسەری، یان ئەڵێ وەڵا ئەوە ئەو شوێنە بە نوێژەوە نیە، یان ئەمجلە بە نوێژەوە نیە، هەر لە خۆیەوە بە نوێژی شەوێ، باشە وەسوەسەی بە دروشە، تۆ بڕۆ بە عەکسەوە لە بە عینادی بیکە بەرت لەو شوێنەیە دابنیشە، ئەوە چارەسەرێتی.